لەبارەی دوا پەرەسەندنەکانی پرسی بودجە و شایستەکانی هەرێمی کوردستان و کێشە و گرفتەکانی بەردەم ڕێککەوتنی نێوان حکوومەتی هەرێم و عێراق مامۆستایەکی زانکۆ پێی وایە پێویستە ئەم جارە لە ئەگەری ڕێکنەکەوتنی هەردوو حکوومەت بە ڕۆن و ڕاشکاوی و بە باڵگەوە بۆ ڕایگشتی ئاشکرا بکرێت کەوا ڕێگری و بربەستەکانی بەردەم ئەو ڕێککەوتنانە چین. داواکاری من ئەوەیە ینی چێن ئەوانەی کە ئەبنە هۆکاریەوەی کە ئەو ڕێککەوتنە نەگاتە ئەنجام یان ڕێککەوتنەکە بە شێوەیەکی تەواوەتی بە شێوەیەکی کۆنکریتی تەسب نەکرێت یاخود پێویستە هەموو ئەوانێکەوە لە بەغدان یاخود لە هەرێمن هەوڵ بدەن ئەو داواکاریانە یاخود ئەو ڕێککەوتنە بە تەواوەتی جێبەجێ بکەن ئەگەر جێبەجێش ناوی بزانن چیە جێبەجێ ناکە بزانن چیە ئەبیتە بەربەز ئەبیتە ڕێگرێک هەوڵ بدرێ حکوومەتی هەرێم تەواو بۆ خەرکی کوردستان شی بکاتەوە بڕوون بکاتەوە بە بەڵگە و بە دیکۆمنت کاکە کێشەکە لێرەیە. لای خۆیەوە پێشنوێژ و وتاربێژێک سەبارەت بە کێشە و گرفتەکانی نێوان هەولێر و بەغدا دەڵێت. دوو ڕەهەندی سەرەکی هەیە ڕەهەندێک شکۆی نەتەوە شکۆی هەرێمی کوردستان ڕەهەندێکیش دابینکردنی موچە و بژێوی خەڵک یعنی ئەو دوو ڕەهەندە لە بەرچاو بگیری هەم داواکاریمان لە حکوومەتی هەرێم ئەوەیە کە ڕەچاوی ئەو بابەتە بکە داواکاریمان لە حکوومەتی بەغداش ئەوەیە کە ئەگەر ئێمە هاوڵاتینە لەو نیشتیمانەی و بە عێراقیمان دادنێن حەقیوەیە حیسێبی هاوڵاتیش عێراقیمان لە بۆ بکەن و بژێوی خەڵک بنێرن ئەگەر هاوڵاتیش دینە هەر دووبارە خەبەرمان بدەنێ کە ئێوە هاوڵاتی نینە لەبەر هەندێک جێگای ڕێزە هەردوو لا ئەو دوو ڕەهەندە ڕەچاو بکەن. خەڵکی بەگشتی لە هەرێمی کوردستاندا داواکارن ئەم جارە ڕێککەوتنی یەکجارەکی بکرێت و کۆتایی بەو کێشە و قەیران و ناکۆکیە سیاسیانە بهێنڕێت و ژیان و گوزارانی خەڵکی باشتر بکرێت. دەستی هەر شوێنێک دادەنیشی کە باز لە هەر مەجلیسێک دادەنیشی باسی ئەو ڕێککەوتنەی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق چونکە پەیوەندی ڕاستەوخۆی بە ژیانی هاوڵاتیانەوە هەیە چونکە ڕۆژانە دەبیستین باسی ئەو دەکرێتن کە ڕێککەوتن کراوە و پاشان باسی ئەو دەکرێت کە ڕێککەوتنەکە هەڵوەشاوەتەوە بۆتە هۆی ئەوەی کە کێشەیەکی دەرونی لای موچەخۆران بۆتە لایەنێکی دەرونی ناخۆش دروست کرد لای موچەخۆرانەوە کە وای کردووە ئەو موچەخۆرانە تووشی ئەوە بن کە ژیانیان مستەقر نەبێتن چونکە موچە پەیوەستە بە ژیانی هاوڵاتیانەوە. جێی باسە چەندین جارە شاندی دانوستانکاری حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکاتی قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی بەغدا دەکات بۆ ڕێککەوتن لەگەڵ حکوومەتی عێراقی لەسەر پرسی مەلەفی نەوت و بودجە و موچە و شایستەکانی هەرێمی کوردستان و بەپێی سەرچاوەکان هەفتەی داهاتوو پێش ئەنجامدانی کۆبوونەوە دیسان شاندی دانوستانکاری حکوومەتی هەرێم دەگەڕێتەوە بەغدا و درێژە بە هەوڵەکانی دەدات بۆ ڕێککەوتن لەگەڵ حکوومەتی عێراقی. ئەحمەد جەباری دەنگی ئەمریکا هەولێر.